کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک پارتێکی سیاسی ئیسلامی بە هەڵوێستەکانی پێگە و قورساییەکی دیاری لە هاوکێشەی سیاسی هەرێمی کوردستاندا هەیە و بستێک خاکی ئەم کوردستانە نییە کە لە کادر و ئەندامی دڵسۆز و خزمەتەکانی ئەم حیزبە بێبەش بێت. هەر لە سەرەتای ڕاگەیاندنیەوە تا ئێستا کۆمەڵی ئیسلامی هەوراز و نشێوی زۆری بەخۆیەوە بینیوە و زۆر بوون ئەوانەی کە خەونی خراپیان پێوە دیتووە و درەنگیاز و چاوەڕێی هەواڵی کۆتایی هاتنی ئەم کاروانەیان کردووە. بەڵام کۆمەڵی ئیسلامی پشبەستوو بەخوای گەورە پاشان بە حەکیمی سەرکردایەتی و دڵسۆزی ئەندام و کادرانی بەردەوام ئەو خەونانەیان کردووە بەسەرا بوو ڕۆژ بە ڕۆژ ئەم حیزبە لە فراوانبووندایە و ئاسۆی سەرکەوتنەکانی ڕوو لە هەڵکشانە. سەرکەوتنی کۆمەڵی ئیسلامی لە دوایین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەو هێزانی سەغڵەت کردووە کە لە نەگۆڕی و پابەندی کۆمەڵی ئیسلامی بە مەبدەئەکانی دەترسن و لە ڕێگەی ماڵپەڕ و پەیجە سێبەر و سیخوڕیەکانیانەوە دەنگۆی ناڕاست بڵاو دەکەنەوە و خەونی خراپ بەم حیزبەوە دەبینن. ئەگەر بە مێژوودا بچینەوە زۆر قۆناغ دەبینین کە نەیاران دڵ لە مشت و چاو لە ڕێ چاوەڕوانی شکستهێنانی کۆمەڵی ئیسلامی بوون و گرەویان لەسەر نەمان و کۆتایی پێهاتنی کردووە. بەڵام بەویستی خوای گەورە و دواتر ڕازگۆیی و حەکیمی سەرکردەکان و لێبڕاوی ئەندامان و کادران ڕێک پێچەوانەکەی دەرچووە و کۆمەڵ نەک تەنها وەستەنگانی تێپەڕاندووە بەڵکو کردوێتی بە دەرفەتی تێکەڵبوون بە جەماوەر و پەیامی حکمڕانی ڕەشید و پەروەردەی دروست و دادگەری بە هاوڵاتیان گەیاندووە. بەوەش لە ڕابردووی پێشکەوتوتر بووە و جارێکی تر ناحەزانی لە چاوەڕوانێکی بێئەنجام هێشتووەتەوە. سەرەڕای تەزویر و ساختەکاری زۆربەی هێزەکان بەڵام کۆمەڵی ئیسلامی کوردستان توانی لە هەڵبژاردنەکانی 30 ئەیلولی ئەمساڵ تاکە هێز بێت کە بە حەقی خۆی و پشت ئەستور بەخوای گەورە و شەونخوونی و دڵسۆزی سەرکردایەتی و جەماوەرەکەی سەرکەوتن بەدەست بهێنێت و ڕێژەی کورسیەکانی بەرز بکاتەوە و بەرهەمی هەڵوێست و نەخێرەکانی لە بەرامبەر زوڵم و ستەم و تاکڕەوی و خزمەتەکانی بە خەڵک و لەبەرەی شەقامبوونی بچنێتەوە. خوازەوی داناو بۆ خەڵک نەیفەرمۆ بۆ حیزبێک و تاقمێک و عەشرەتێک و نەتەوەیەک بۆ خەڵک. بەم هۆیەشەوە لە ئێستادا بە ئامانجی وەستاندن و لەمپەرخستنە بەردەم هەڵوێستە سیاسیەکانی ئەو کەناڵ و دەستگا و ماڵپەڕانەی کە بە پارە و قوتی هاوڵاتیان و لەسەر گیرفانی خەڵکی ڕەشوڕووتی ئەم هەرێمە کراونەتەوە هەواڵی ناڕاست و بێسەروبەر و بێسەرچاوە لەسەر کۆمەڵی ئیسلامی بڵاو دەکەنەوە و وەک هەمیشە نوقڵانەی خراپی بۆ دەبەخشنەوە چون دڵنیان سەرکەوتنی کۆمەڵی ئیسلامی لە هەڵبژاردنەکان لە سەرکەوتنە ساختەکانی خۆیان ناچێت و بەدەنگی ڕاستەقینەی هاوڵاتیانی زیندوی ئەم هەرێمە کورسیەکانی بەدەستێناوە. ئەوانەی کە بەردەوام خەونی خراپ بە کۆمەڵی ئیسلامیەوە دەبین و فاڵی بۆ دەگرنەوە نازانن ئەندام و کادرانی ئەم حیزبە وا پەروەردەکراون نەفشار و تۆقاندن دەیان ترسێنێت و نەتەماحی ماڵی دنیا و پلە و پۆست دەیان خلیسکێنێت. مێژوو سەلماندوویەتی هەر کات نەیاران هیوای لاوازبوون و شکستی کۆمەڵی ئیسلامیان هەبوو بێت ئەندامانی دڵسۆزی و لە خۆبردننی زیاتریان بۆ کۆمەڵ بەخەرج داوە. لەبەر ئەوەی هەموو ئەندامان ئەم حیزبە بە موڵکی خۆیان دەزانن و تاک بە تاکیان باج و قوربانی جۆرا و جۆریان لە پێناودا داوە و هەمیشە بەرژەوەندی کۆمەڵی ئیسلامیان لە بەرژەوەندی شەخسی خۆیان بە گەورەتر زانیوە و ئامانجی هەرە بەرزیان بووە. ماوەتەوە بۆ کەسانەی کە خەونی خراپ بە کۆمەڵی ئیسلامیەوە دەبینن بڵێن ئەو گۆڕەی ئێوە شیوەنی لەسەر دەکەن هیچ مردوویەکی تیان نییە.